ساڵێک بەر لە ئێستا من خوشوبەرایەکم بە پەتای کۆرۆنا گیانیان لەدەستدا بەداخەوە ئەمە قەدەری خوایە و ئێمەش پێی رازین. ئێمە ویستمان شتێکی جیاواز بکەین لەوەی کە ئەکرێت لەبری ئەوەی بچینە سەر گۆڕستان و مەراسیمی گریان و خەم بکەین. هەستان تازەگەریەکمان کرد بەوەی کە دوو پەرتووکم بە چاپ گەیانوە و پێشکەشی ناسان و پێشکەشی بە خوێنەرانی شارەکەم کرد. لەبەرەوەی چیای برام کەسێ بوو بەهرەدار بوو بە دەست و پەنجەی خۆی تابلۆکانی ئەنەخشان و پاشان ئەیفرۆشتەوە بە داهاتاکە دەستگیرۆیی نەدارێکی کریان یانمەتی نەخۆشێکی ئەدا یا ئەوە تا پێشکەشی ئازیزان و هاوڕێکانی خۆیە کرد. بۆیە منیش وەکو ئەو ویستم نەریتی ئەو جێبەجێ بکەم و بە دوای من نەریتی ئەوە بڕۆم. بۆیە منیش کتێبەکانم خستە ئەمڕۆ و پێشکەشی هاوڕێکان و خوێنەرەکانی ئەم شارم کرد. ئەو بۆنەی ساڵ ڕۆژی یا ساڵیادی مامۆساچیا و مامۆستا بەیار کە ئەمڕۆ خانەوادەکەیان ئەنجامیاندا بوو شتێکی جیاواز بوو، جۆرا جیاواز لەوە بوو کە باوە ئەویشەوە بوو برای بەڕێزمان مامۆساوریا هەستا بوو بە نووسینی دوو کتێبێکیان ئەتوانین بڵین تۆمارێک بوو بۆ کۆڕۆنا بوو ئەو پەتایە کە هەم باسی پەتاکەی کردووە لە هەمان کاتیشە باسی ژیانی خانەوادەی خۆیان کە ئەو دوو قوربانیان هەبوو کە باس بوو لە مامۆستاچیا و مامۆستا بەیار. لە هەمان کاتە ئەرشیفێکی بەرهەمەکانی مامۆستا چیا کە کاتی خۆی لە وێنا لە پێشکەشی کردبوو ئەویش لەگەڵ کۆمەڵی یادەوەری هاوڕێکانیا بە بڵین بوو بە کتێبێکە. ئەمە بەڕاستی شتێکی جوان بوو کە هەم تۆماری ڕووداوەکەیەوە هەم نرخاندنی بەهرەی ئەو بەهرەدارە بوو کە بەهۆی کۆڕۆناوە کۆچی دوایی کرد. دوای خەیرن بۆ ئەکەین. بۆیە میشە ئیشێکی جوان ئیشێکی نەوەی بوو دەستخۆشیان یەکەین.